صلوا على المصطفى الهاشمي بدر الصفا سماه ربي محمدا صلوا عليه وسلم. لەگەڵ هاتنەوەی یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت، زانایانی ئاینی ئیسلامی بەردەوام لە وتار و کۆڕ و کۆبوونەوەکانیاندا جەخت دەکەنەوە لەوەی ئەو یادا ببێتە وێزگەی زیاتر ناساندنی ئەو کەسایەتیە و پەیامەکەی تاکو زیاتر شوێن ڕێباز و پەیامەکەی بکەوین. خەڵکی هەولێریش دەبینیم بە جۆش و گرۆشێکی زۆرەوە بەو جۆش و خۆشە جوانەوە پێشوازی لەو مانگە دەکەن و لە لەدایکبوونی یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم. جێی خۆیەتی ئەو یادە بکرێتە یادی ناساندنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ناساندنی ڕێگاکەی، ناساندنی شەریعەتەکەی، ناساندنی خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ خوای گەورە و ناساندنی هەموو ئەخلاق و ئاکارە جوانەکانی ئیسلام. هەموو شتێکی پێغەمبەر ڕەحمەتە. خوای گەورەش لە قورئانێ لە سوورەتی یونس ئایەتی 58 فەرمێ قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا. ئینسان مانع نییە بە خوای گەورە فەرمێ پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەگە خوا فەزلێکی پێدان و ڕەحمەتێکی پێدان بۆی کەیف خۆش بن. تەنها یادکردنەوە نەبی بۆی کەوا دڵمان خۆش بیتن، بەڵکو تەماشای هاوکات لەگەڵ دەربڕینی هەستی خۆشی بۆ بوونەوە زانایەکی دیکەش دەڵێ پێویستە لەم یادەدا پەیوەست بین بەو خوو ڕەوشت و ئاکارەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. ئەم جۆش و خرۆشێکەوە لە خەڵکا دەیبینین مای دڵخۆشیە کە لە یاد لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵنیا دەبین بۆی کەوا خۆشەویستیمان لە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دووپات بکەینەوە. باشترین خۆشەویستیش لە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیلتیزامە بەو ئاداب و ئاکار و ڕەوشە بەرزانەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیناویێتی، چونکە دینی ئێمە دینی ئیسلام یەک پارچە ئاکار و ڕەوشت و ئەخلاقە کە پێغەمبەری نازارمان دەفەرمێ ئینەما بوعیثت لأتمم مەکارم الأخلاق. هیوادارم ئەم یادە پڕشکۆیە ببێتە خێر و خۆشی لە بۆ هەموو لایەکماندا، سەرەتایەک بی بۆ ئەوەی کەوا دیڕاسەی ژیانی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم. صلوا على المصطفى الهاشمي بدر الصفا سماه ربي محمدا. ساڵانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە مانگی ڕەبیع الئەوەل بە شێوەی جۆراوجۆر یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت بەرز ڕادەگرن. سەرەڕای هەوڵی نێرانیش ئەوان بەڵێنی پابەندبوون و زیاتر پەیوەستبوون بە ئاینی ئیسلام و بەها بەرزەکان دووپات دەکەنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.